ڕەبیعەی کوڕی کەعب یەکێک بوو لەوانەی کە زۆر خزمەتی پێغەمبەری نازداری کردبوو عەلەیهی سەڵات وەسەلام. ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کرد و فەرمووی یا ڕەبیع ابن کەعب، ئەویش لە خۆشیە ئاوری دایە و فەرمووی لەبەیکە یا رەسوول الله وسعدەیک، بەڵە قوربان. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سلنی شەیئا أعطیه لەک، شتێکم لێ بپرسە کە بدەمێ، شتێک داواکە و بۆت جێبەجێ بکەم. ڕەبیعەی کوڕی کەعبە فەرمێ تۆزێک ڕاوەستام و بێدەنگ بووم، وتم ئەی پێغەمبەری خوا باشە مۆڵەتم بدەرە بیری لێ بکەمەوە، بابیر بکەمەوە بە باشی بزانم چی لێ داواکە، پاشان خەبەرت ئەدەمەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا بەئس عەلەیک، قەیدی نییە، بڕۆ بیری لێ بکەرەوە پاشان وەرە. ڕەبیعەی کوڕی کەعبە فەرمێ منیش ئەو زەمانە گەنج بووم، هەڕەتی لاویم بوو، کە سوکارم نەبوو، ژن و ماڵم نەبوو، سەروەت و سامانم نەبوو، خانوو جێگە و ڕێگەشم نەبوو. یەکێ بووم لەوانەی کە هەژارانی مسلمانان بوو، پێیانەوتن میوانانی ئیسلام، کە لە مزگەوتە ئەماینەوە پێیانەوترە ئەهلی سۆفا، ئەهاتین لە مزگەوت ئەماینەوە لەوێ ئەخەوتین. کە سەدەقەیەک بهاتایە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیناردەی فەرموو بیبن بۆ ئەهلی سۆفا، کە دیارەیەکیشی بۆ بهاتایە شتێکی لێ هەڵەگرت و پاشان ئەویشی هەرە ناردەوە بۆ ئەهلی سۆفا بۆ ئێمە هێنار. بیرم لێ کردەوە لە دڵ و دەرونی خۆمان نەفسم پێوتم چه هەلێکە و بۆت ڕەخساوە، داوای خێری دنیا هەمووی بکە، داوا کە دەوڵەمەندت کە دوای ئەم ڕەش و ڕووتی و فەقیریە، با تۆش وەکو ئەو خەڵکەی تر ژن و ماڵت هەبێ، منداڵت زۆر بێ، سەروەت و سامانت هەبێ. بەڵام دوایی بیرم کردەوتم هەی داوەشەی ڕەبیعەی کوڕی کەعب، ئاخر تۆ خۆت چاو لێ خەڵکێکی کەت دفن کردوون، دنیایان بەجێ هێشتووە، داوای شتێکی فەوتاوەکەی، تۆ داوای ڕزقەکەی، ڕزقەکە خۆلای پێغەمبەر نییە، ڕزقەکە لای خوای گەورەیە و بە مسۆگەری هەتا ژیانت مابێ ڕزقەکەشت هەیە، داوای سەرۆت و سامانی چیەکەی؟ داوای شتێک بکە کە لای خوای پەروەردگارت بۆ مسۆگەر بکە. ئەو پلە و پایە بەرزەی کە پێغەمبەری نازدار هەیەتی عەلەیهی سەڵات وەسەلام، بڕۆ داخوازی شتێکی وا بکە لە بەهەشتا بۆت مسۆگەر بکە. ئەڵێ لەم غایلانە تەواو بووم و بڕیاری نهائیم دەهاتمەوە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، بینیمی و فەرمووی ما تقول يا ربيعة، چی بوو ڕئیت هاتە سەر چی ڕەبیعە؟ فقلت يا رسول الله، ئەی پێغەمبەری خوا، أسألك أن تدعو لي الله تعالى أن يجعلني رفيقا لك في الجنة. داواکەم ئەی پێغەمبەری خوا دوعام بۆ بکەی لە خوای پەروەردگار کە ببم بە هاوڕێت لە بەهەشتا. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری کردم و فەرمووی من ئەوصاکە بذلك، چێ ئەمەی پێوتوی پێی ڕاگەیاندووی کە بە من بڵێ؟ فقلت لا والله ما أوصاني به أحد، والله کەس ئەمەی پێ ڕانەگەیاند، بەڵام کە جەنابەت فەرموود لێم بپرسە و شتێکم لێ داوا کە تاکو بدەمێ، منیش لە دڵ و دەرونی خۆما غایلەم هێنا و برد و بیرم لێ کردەوە کە داوای خێری دنیا بکەم، بەڵام دوایی خوای گەورە دڵی خستمە سەر ئەوەی کە داوای شتێک بکەم، چونکە دنیا فانیە و ئەبڕێتەوە، داوای شتێک بکەم کە لای خوای پەروەردگار باقیە و ئەمێنێتەوە، بۆیە داوای ئەوەم لێ کردی کە هاوڕێت بم لە بەهەشتا. پێغەمبەر صلی الله عليه وسلم کەمێک بێدەنگ بوو، پاشان فەرمووی ئەو غەیری ذلك یا ڕەبیعە، داوای شتێکی تر بکە. فقلت كلا يا رسول الله فما أعدل بما سألتك شيء. أفرمي وتم كلا يا رسول الله فما أعدل بما سألتك شيئا، أو كدوام لي كردي براسي نامي بيقر ما بهيج شتي تر. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي إذن أعني على نفسك بكثرة السجود،
کەوابوو بە زۆر سوجدە بردن بۆ خوای پەروەردگار یارمەتی دەرم بە بۆی بگەیتە ئەو مەنزیلە. پاشان ڕەبیعە فەرمێن لەوە بەدووە وام لێ هاتبوو عیبادەت بوو بە پیشە و کار و کردەوە، هەروەکو چۆن لە دنیاە 10 ساڵ خزمەتم کرد سوور بووم لەسەرەوەی کە لە قیامەتیشە ئینشاءالله لە بەهەشتا بەو پلە و پایە و مەنزیلە شاد ببم و خزمەتی بکەم. سەیریکەن برانی بەڕێز، ئەم سەحابیە بەڕێزە بۆچی داوای نان و سەروەت و سامانی دنیای نەکرد لە کاتێکە لەو ڕەش و ڕوت و فەقیرانەیە کە چاوەڕێیە کرد کەسێک پارچە قماشێکی پێ بگێنێ بۆی عەورەتی پێدا پۆش. ئەمە لە ریزی ئەو کەسانەیە کە جاری وا هەبوو لە برسا تلیانەدا، لە مزگەوت جاری وا و ژمارەیانە گەیشتە 400 فەقیر، شوێن نەبوو، ماڵ نەبوو، جێگا و ڕێگانە بوو ڕووی تێکەن، هەر سەدەقاتیان پێدرا. جاری واشم بوو کەمە بوونەوە ڕۆیشت نەکەوتنە ئیشکردن و جێگا و ڕێگایەکیانە دۆزیەوە. ئەم پیاوە داوای ئەوەی نەکرد بڵێ ئەی پێغەمبەری خوا ژنم بۆ بێنە، داوا بکە کچێکم بۆ بخوازە، یارمەتیم بدە سەروەت و سامانم زیاد کە بە یەکێکیان بڵێ پارچە ئەرزێکم بداتێ و یارمەتیم بدا بیکەم بەخانە. بەڵام داوای شتێکی گەورەتری کرد کە لە لای خوای پەروەردگارە و مسۆگەرە و لە قیامەتایە چی شتێکیش لەوە خۆشترە کە لە خزمەتی ئەو پێغەمبەرە نازدارەیە بێ عەلەیهی سەڵات وەسەلام.